بەڵێ ئەس باوەڕم دەنادا پەیوەندیامە دەگەل بەرهەم مستەفا ئەندامی سکرتاریەتە یەکێتیە مامۆستایان کوردستانی دەنادا ئامادەیە بڵێ کاک بەرهەم ئەف دەمێتە باش یعنی دخوازیم بزانین چما گەرەفگرتن و مانگرتنە مامۆستایان تەنێ لە هەردوو پارێزگەیان سلێمانی و هەڵەبجە بوو بۆچی لە دەڤەرێندن نایەتکردن گەلۆ ینی ڕێگا ڕێ بووان ناهێتەدانیان سەبەب چییە؟ بەڵێ ئەم کاتەی بینەرانی ئێنارتیش باش دیارە ئێمە ئەوەنەی ئاگادار بین کە خۆپشاندانەکان تەنیا لە پارێزگای سلێمانیدا نییە یاخود ئەوەی پێی دەوترێت بایکۆت کە بە فەرمی لەلایەن سەرۆکی لقەکان و دەستەی لقەکانەوە ڕاگەیەندراوە بەڵکو لە لقی سلێمانی و لقی کۆیا و لقی گەرمیان لقی ڕاپەڕین لقی خانەقین لقی هەڵەبجا کە ئەمانە سەرجەمیان بایکۆتی داوامکردنیان کردووە لە قوتابخانەکاندا واتە کاک بەرهەم یعنی یەکێتی مامۆستایان تەنها ئەو لقانەی هەیە ئەی لقی هەولێر لقی دۆگ لقی زاخۆ لقی نازانم شوێ ئەو لقانەی تر بێگومان یەکێتی مامۆستایانی کوردستان خاوەنی 12 لقا و لە بەرامبەردا 6 لقیش هەیە کەمانی نەگرتووە و بایکۆتی نەکردەوە بەڵام لێرە و لەوێ بە شێوەی جیاجا ڕەنگە لەسەر ئاستی قوتابخانە بوونی لەو شێوە هەبێت دیارە مەژەگەڕێتەوە بۆ فەزا سیاسی کە ڕەنگە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر لە ڕووی جوگرافیەوە کاریگەری هەبێت لەسەر خۆپشاندانی مامۆسایان بەڵام ئێمە پێمان وایە ئەگەر چارەسەرکردنی ئەم کێشە دەدۆزرێتەوانێ ڕەنگە پەل بەهاوێت بۆ ئەم شوێنانەش و پێمان وایە مامۆسایانی هەولێر و بادینان و هەر ناوچەیەکی تری خۆشەویستی ئەم کوردستانە هەمان معانەتی هەرێمی معاناتی ناوچەکانی تریان هەیە بۆیە پێمان وایە ئەم ناڕەزایەتیانە ئەگەر حکومەت پلانێکی بۆ دانێنێت ڕەنگە دوجار کێشە دروست بێت. ئەو فەزا سیاسی کە جەنابەت باست کرد ینی مامۆستایانی ئەو ناوچانە ترسیان هەیە لەوەی کە ینی لە ڕووی سیاسیەوە سزا بدرێن؟ خۆی حقیقت هەیە لێرە یەکشت هەیە یعنی پرسیارەکە ئەوەیە ئایا مامۆسایانی هەولێر و مامۆسایانی دوهۆگ یاخود مامۆسایانی چوارلقەکەی تر ئایا هەموو عانەتی مامۆسایانی ناوچەکانی تریان نییە بێگومان هەیەە ڕەنگە پەیوەندی بە جۆرێک لەو سانسۆرە هەبێت یاخود پەیوەندی بە نازام نایە برێم چی لە ڕاستیدا هەمیشە و کێشە هەیە لەلایەن بەرپرسانی هەم ڕێکخراوی یەکێتی مامۆسایان و هەم ئیداری و ناوچەکانی ترەوە کە خۆپشاندانەکان سنوورێکی دیاریکراوە گرێتەوە باشە دەوری ئێوە چی ناگرێتەوە بەرهەم ینی دەوری ئێوە وەکو یەکێتی مامۆسایان چییە کە نەتوانن مەسەرەن لە شارێکی وەکو هەولێر لە شارێکی وەکو دۆک کە هەمان معاناتیان لەگەڵ مامۆستایەک لە گەرمیان لە هەڵەبجە لە سلێمانی هەیە نەتوانن دوو مامۆستا بێنە سەر جادە؟ بەڵێ بێگومان پرسیارێکی زۆر جوانە ئێمە یەکێتی مامۆسایانی کوردستان پێک هاتووە لە 12 لەق و پێک هاتووە لە سەرجەم نوێنەرانی ئەتوانم بڵم لە نەسیاسەکان بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە و کردووە بدێ بڕیارێکی لەو شەوەی کە جەنابێ باسیەکە گەربی دەی دەبێت لەلایەن هەر 27 ئەنجومەنی تەنفیزیەوە پشتگیری بکرێت بەڵام کە تۆ ئەو دەنگە بەدەست نەهێنیت ناتوانانی بڕیارێکی سەرتاسەری بدەیت دوجار بۆیە هەریەک لە لقەکان لە ڕێی خۆیانەوە کە بەپێی پێڕەوی ناوخۆی یەکێتی مامۆسایانی کوردستان دەتوانێت دەسەڵاتی سەرۆکی یەکێتی مامۆسایان لە سنووری خۆیان پیادە بکات بۆیە ئەم جیاکاریەی لێکەوتۆتەوە دەگەڕێمەوە بۆ ئەو خاڵەی کە ئێمە کۆگنین لەسەر ئەوەی کە بتوانین چۆنەڵی خۆپشاندانە یاخود بایکۆتێکی سەرتاسەری لە هەرێمی کوردستان ڕابگەێنین بەهۆی بۆچوونی جیاوازمانەوە کە ڕەنگە خەڵکانێک پێی وابێ پێویست نییە و ڕەنگە خەڵکانێکیش پێیان وابێ کە لەم ڕێگەوە دەتوانین فشار دروست بێت. کەواتە هەژمونی حزبی زاڵە بەسەر یەکێتی مامۆستایانی کوردستان. بێگومان ئەمە شتێکی حاشا هەڵنەگرا بەڵێ وجودی هەیە هەروەک چۆن لە هەر موسسەیەکی تریە وڵاتایە هەیە. باشە. باس لەوە دەکرێت لە قەزای خەباتی سەر بە پارێزگای هەولێر مامۆستایان ویستویانە کە خۆپشاندان بکەن نامەی هەڕەشەیان بۆ چووە ئێوە وەکو یەکێتی مامۆستایان چ بە دوواداچوونێکی بۆ دەکەن؟ ئێمە لە ڕاستیدا لێرە و لەوێ پەیوەندیمان پێوەکرێت و ئەو بۆ چوونانە دەخرێتە ڕوو بەڵام ڕەنگە سەرچاوی هەڕەشەکان زیاتر خەڵکێکی حیزبی بن یاخود زیاتر خەڵکێ بن کە تەنانەت ڕەنگە لە ناو مامۆسایانیشتا بن بەڵام تا ئێستا ئێمە خەڵکێک بە تایبەتی و بەناوهێنان نەیوتووە فلان کەس یاخود فلان بەرپرس یاخود فلان بەرپرسی ڕێکخراوەی ئەم هەڕەشەی کردووە بەڵکو هەرەوەندە دەگوترێت کە هەڕەشە هەیە و من پێم وایە ئیرادەی مامۆسا زۆر گەورەترە لە هەڕەشەوە پێویستە لە پێناو بژەوی خۆیدا قسەی جدی هەبێت لەسەر ئەم مەسەلەیە هەر بۆیە ئێمەش ئەمڕۆ سەردانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانمان کرد بۆ کۆمەڵی مەسەلە و لەو بابەتانە قسەمان هەبوو.
باشە باس لەوە کرد کە سەردانی قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتتان کردووە ینی لەو سەردانە چ شتێکی ئیجابی هەبووە کە بۆ مامۆستایان بێت من ئەمەوێت لە ڕێی کەناڵە خۆشەویستەکەی ئێوەوە کە کەناڵێکە بەڕاستی کەناڵی بیوێریە من ئەمەوێ باز لەو سەردانە بکەم لە ڕاستیدا ئێمە لەلایەن بەڕێز قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوێنە پەیوەندیمان پێوە کرا کەوتی پێم خۆشە دانیشتنیە بکەین لەگەڵ ئەندامانی مەکتەبی سکرتاریەت و لەگەڵ سەرۆکی هەر دوانزە لەقەکە لە کاتژمێر دەوە ئێمە هەتاوەکو سەعات 12:25 دقە کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە بە ئامادەبوونی وتەبێژی حکوومەت و بە ئامادەبوونی وەزیری پەروەردە واتە دوو کاتژمێر و 25 خولەک ئێمە لە گفتوگۆیان بووین دیارە بەڕێزیان سەرەتا ئاماژەی بەوەیات ئێمە ئێستا هیچ ئالێتێکمان لەبەردەستا نیە کە بتوانین کێشەی مامۆسایان یاخود کێشەی موچەخۆران چارەسەر بکەین و ئێمە لە ئێستادا خەرجیمان لە داهاتمان زیاترە یعنی یەکێ لە کێشەکانی کە بەڕێزیان ئاماژیان پێیاوتیان خەرجیمان لە داهاتمان زیاترە وەوتی ئێمە پێشتر پێشبینی ئەومان نەکرد بڵێ کەواتە داوای لە ئێوە دەتوانی بڵێن داوای لە ئێوە کردووە کار بکەن بۆ ئەوەی کۆتایی بەو مانگرتنەی مامۆستایان بهێنن بەڵێ یەکێ لە داواکاریە سەرچەکانی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت داوای لە ئێمە کرد بە هەر شێوەیەکە بە هەر حاڵەتێکە بە پاڕانەوەیە جا بە هەر شێوەیەکە ئێمە دەتوانین کۆتایی بەو بایکۆتکردنە بێنین بەڵام دیارە ئێمە وەکو یەکێتی مامۆسایانی کوردستان نەچوینە ژێر ئەو بارەوە لەبەرەوەی لە بەرامبەرە هیچ بەڵێنێکمان لە کۆبوونەوەکە دەست نەکەوت و هیچ بڕیارێکمان لە کۆبوونەوەکە دەست نەکەوت و گەیشتینەوە قەناعەتەی کە هیچ ڕێکارێک ناتوانرێ بگیرێتە بەر کە بتوانین ئێمە مژدەیەک بین بە مامۆسایان لانی کەم پێیان بڵین بگەڕێنەوە بۆ هۆڵەکانی خوێندن بەداخەوە کە هەر یەک لە ئێمە کە ئێستا منم قسە ئەکەم لێرە پێم ناخۆشە کە مناڵی کورد مناڵی پێشمەرگەی کوردستان مناڵی من و تۆ بێبەش بۆ لە خوێندن کە دوجار ڕەنگە مناڵی کورد تاچی کورد باجەکەی بدات کە هەرچەندە من لە دڵسۆزی مامۆسایان دڵنیام کە دوجار قەرەبووی ئەو بابەتە دەکەنەوە بەڵام ئێمە نەمانتوانی بچینە ژێر ئەو بارەوە و لە بەرامبەریشدا کۆبوونەوەکە نەیتوانی بڕیار بدا هەرچەندە بەڕێز جەنابی کە قوبا تاڵەبانی پێی ڕاگەیاندین کەم کۆبوونەوەی بڕیار نییە بەڵکو ویستومە من گوێ لە ئێوە بگرم بزانم کێشەکانتان چییە بۆ ئەوەی لە یەکشەممەیە ئێمە کۆبوونەوەیکی داراییمانێ بتوانین تا چەند ڕێگە چارە ئەدۆزینەوە بۆ ئێوە و ئاماژەی بەوەیە کە ئێمە 1,344,000 موچەخۆری فەرمی و نافەرمیمان هەیە و 680,000 موچەخۆری فەرمی هەیە 25,000 گرێبەسمان هەیە 220,000 خانەنشینمان هەیە 412,000 موچەخۆری کەمەندام و شەهیدان و ئەنفال هەیە کە بڕی تێگرایان دەکاتە 860 ملیار بڕی پارەیە بۆ موچە کە ئەم بڕێکی زۆرە و ئەمەش دەگەڕێتەوە بۆی کە لە ڕابردوودا ڕەنگە حکوومەتی هەرێم بەبێ پلانی ئەم کارانی جێبەجێکردبێ بۆیە لە ئێستادا ناتوانێت ئالەتێ بدۆزرێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەی مامۆسایان بۆیە من لێرەوە بە لە ڕێی کەناڵەکەتانەوە بە مامۆسایانی بەڕێزی ڕائگەێنم کە ئێمە نەمانتوانی هیچ دەستکەوتێک بۆ مامۆسایان بەدی بێنین و لە بەرامبەریشە ناتوانین هیچ فشارێک بخەینە سەر مامۆسایانی خۆمان چکە پێمان وایە مامۆسایانیش پێویستیان بە ژیانە پێویستیان بە بژێویە و ناکرێت بە معاناتێکی یاخود بە دەروونێکی تێکشکاوە تۆ داواکاریێکی سەختی لەو شێوەی لێ بکەیت بۆیە ئێمە هیوادارین بەرپرسانی حکوومەت قسەی جدی لەسەر ئەم مەسەلە بکەن دەنا ڕێڕەوەکە بە ئاراستەیەکی خراپتردا دەڕوات و ئێمە حکوومەتەکە بە حکوومەتی خۆمان نەزانین بە هەموو کەم و کوڕەکانیشەوە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە بەرپرسانی حکوومەت بە شێوەیەکی بەرپرسانە مامەڵە لەگەڵ بابەتەکەیانەکەن باشە باز لەوە کراوە کە وەزیری پەروەردە داوای کردووە کە واز لە مانگرتن بێنن و دەبێت بەردەوامی بە پرۆسەی خوێندن بدرێتن لە خوێندنگاکاندا یعنی ئێوە چی بە مامۆستایان دەڵێن یاخود چیتان بە وەزیری پەروەردە وت لەسەر ئەوەی کە داوایکی ئاوای کردووە لە کاتێکدا کە مامۆستا 3-4 مانگە موچەی وەرنەگرتووە بەڵێ ڕەنگە دوو داواکاری لەو شێوەمان لێکرا دوێنێ لە کۆبوونەوەمانە لە شاری هەولێر لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری پەروەردە کە بەڕاستی بەڕێزیان یەکێکە لەو خەڵکانەی گوێ ئەگرن بەڵێ ئەو داواکاریەمان لێکرا بەڵام داواکاریەکە لە ڕووی دڵسۆزیەوە بوو بۆ پیشەی بۆ پرۆسەی پەروەردە بەڵام ئێمە وەکو یەکێتی مامۆسایان نەچوینەتە ژێرباری ئەو بابەتەوە چونکە پێمان وایە داواکاریەکە بۆتە داواکاری شەقام و بۆتە داواکاری سەرجەم فەرمانبەران و تەنیا توێژی مامۆسایان نییە و یەکێ لەو پرسیارانەی لە بەڕێز وەزیری پەروەردەکرا ئەوە بوو کە
ئایا ئێوە سزای ئەو خەڵکانە ئەدەن کە پابەند نەبوون بەدەوامەوە جەنابیان بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک وەڵامی ئەوەی دایەوە کەوتی نەخێر ئێمە ئەگەر بۆمان کرێ سوپاسیان نەکەین ئێمە قەرزاری مامۆساین و لەوەلا بەرامبەردا ئەم ڕۆژ بە هەمان شێوە لەلایەن بەڕێز قوبا تاڵەبانیەوە ئەو داوایمان لێکرا. باشە باست لەوە کرا کە ئێوە نەچوونەتە ژێرباری هیچ بڕیارێکەوە ینی پێتان وایە کە ئیتر کار لە کار ترازاوە و ئەگەر ئێوە بڕیاریش بدەن مامۆستایان لەوانەیە بە قسەی بڕیارەکەی ئێوە نەکەن؟ ئێمە بێگومان پرسیارەکەی بەڕێستان بەجێیە و دیرەکردنە بە مەسەلەکە. ئێمە ئەمانەوێ ئەوەندەی مامۆسا گوێ لە ئێمە دەگرێت ئێمە لەبەرەوەی بە شێوەیەکی فەرمی و بە شێوەیەک کە خاوەنی یاسا و دەستور و یاخود بڵم پەیڕەوی خۆمانین دەمانێت لە چوارچەوەی دەسور و داواکاریەکان بە شێوازێکی مەدەنیە بێ. بەڕاستی گرفتی ئێمە سەردانی ئێمە بۆ لای بەرپرسان داواکاری ئێمە دەنگ بەرزکردنەوەی ئێمە بەیاننامەی ئێمە لە پێناو ئەوەیە کە جا ئەم خۆپشاندانانە ئەم بایکۆتە بە ئاراستەیەکی ترا نەڕوات وەچیتر بێزاریەکان نەگەنە نقطەی کۆتایی. ئێمە لێرەدا ئێستا نقطەماندانەوە ئەڵین با دەست پێ بکەین زین چارەسەر چییە؟ بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم ئەڵێ ئالێتێکم لەبەر دەسانیە من بتوانم چارەسەریکەم. بەڕێز کا قوبا تاڵەبانی قسێکی ڕاستی فەرمووتی من نامەوێت بەڕاستی بە شێوەیە قسە بکەم کە بۆ یەک مانگ بۆ دوو مانگ کێشەکە چارەسەر بکرێت. ناکرێت ئێمە وعدێ بین بە مامۆسایان بە فەرمانبەران کە دواتر نتوانین جێبەجێ بکەین. بۆیە هیچ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ناکەین و هیچ بڕیارێکیش لێرە نادەین بەڵام داواکاریەکانتان بە هەند وەرەگرین جوابیستان بووین و سوودمان لە بۆچوونەکانتان وەرگرت. ئەوەی ئەمڕۆ من بەدیم کرد لە بەڕێز سەرۆکی یەکێتی مامۆسایان و لە هەردوو جێگرەکەی و لە 12 سەرۆکی لقەکە و لە ئەندامانی مەکتەبی سکرتارێت زۆر بە شێوەیەکی شێلگیرانە پێداگیریان لە مافەکانی مامۆسایان کرد تا ڕادەی حەدی ممکن و قسەیەکی جەنابی سەرۆکی یەکێتی مامۆسایان ئەوە بوو کە ڕازی نابین بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە پەنا ببرێ بۆ کەمکردنەوەی موچەی مامۆسا بە ناوی کەمکردنەوەی مخەسەساتەوە ئەگەر بێ حکومت ڕێکار بگرێتە بەر بۆ چارەسەرکردنی قەیرانەکە. بۆیە لە ئێستادا بەڕاستی بەداخەوە ئەمڕۆ بێمە بە ئومێدی لە ئەنجومەنی وەزیران هاتینە دەرەوە و هیچ ئومێدێکمان نەبوو و لێرەوە پەیامەیەن بە مامۆسایانی خۆشەویست داواکاریەکانی لە چوارچەوەی داواکاریەکی مەدەنیە تێنەپەڕێت هەوڵەکان بەردەوامن بێ ئومێد مەبن ئێمە کۆڵ نادەین وەکو نوێنەری ئێوە و هیوادارین بتوانین قسەی دڵی هەمووتان بکەین. باشە زۆر جار یاخود مامۆستایان لەم چەند ڕۆژەی کە ئێمە وەکو تیمە ڕۆژنامەوانیەکانی NRT کە لەو شوێنانە بوون کە مامۆستایان مانیان تێدا گرتووە ڕەخنەیان لە یەکێتی مامۆستایان گرتووە کە باز لەوە دەکەن زۆر درەنگ دێتە سەرخەت. هۆکاری چییە؟ بەڵێ بێگومان پرسیارێکی زۆر بەجێیە ئەو بۆ ڕەخنەیە ڕووی لە خۆشمان کردووە ڕەخنەیە کە واقعی هەیە ڕەنگە ئێمە وەکو ڕێکخراو پێویستمان بە پشوو درێژی بێت و کاری من وەکو ئەندامێکی سکرتاریەت یاخود هاوڕێکەم وەکو سەرۆکی لق جیاواز بێ لە مامۆسایە کە یەکسەر ئەوەی هەیە دەری بڕێت چکە ئێمە کۆمەڵی ڕێکار هەیە دەبێت بیگرینە بەر لە بەیاننامەوە لە سەردانی لایانی بەرپرسان و بە ئەوانەی کە تایبەتن بە پرسەکەەوە ئێمە سەرەتا ئەو ڕێگایانە دەگرینە بەر بێگومان ئەمە دەستورەکەشمان یاخود بڵێم یاساکەمان پێڕۆکەمان ئەم مافەی پێداوین بەڵام دیارە ئەم قسەیە کە دەکرێت ڕەنگە ئێمە لە ئاستمۆحی هەموو مامۆسایانە نەبین و بەڵگەشم بۆم قسەیە لە کۆی 130,000 مامۆسا ئێمە ئێستا 70,000 مامۆسا ئەندامی ڕێکخراوەکەی ئێمەیە بێگومان ئەبێ ئێمە بە هەڵوێسەکانمان ئەگەر خەڵکانێک هەبێ مامۆسایەک هەبێت لە ڕێکخراوەکە تۆرابێ ئاشتی بکەینەوە و ئاشکردنەوەکەش بە چییە بێت بەو فشارانابێت کە ئێمە دروستیکەین بەڕاستی بە دەرکردنی بەیاننامەیەک نابێت و لە جێی خۆمانەوە سەیری مامۆسایانکەین ئەبێ ئێمە لە بەرەی مامۆسایان نابین ئەبێ ئێمە لە شەقام لەگەڵ مامۆسایان ئاش دەکەنەوە ینی مامۆستا موچەی نییە ئێوە وەک ینی سکرتاریەتی یەکێتی مامۆستایان ناڵێم هەمووتان بەڵام بەشێکی هەر ئەسڵەن لەگەڵ ئەوەدانە کە مامۆستا مان بگرێت داوای حەقی خۆی بکاتن ینی ئێوە بەم شێوەیە مامۆستا ئاش دەکەنەوە بەداخەوە چی بکەین ینی لە ڕاستیە ئەمە ئەو فەزایەکەم هەرێمە تیا دەگوزارێت ئێمە تیا دەگوزارین سیاسەکانمان تیا گوزارێت ئێمە وەکو هەر موسسەیەکی تری ئەم وڵاتە کە دەسەڵاتێکی تەنفیزی نین بەڕاستی هێزێکی فشارین ئێمە ینی بەڕاستی پەرلەمان لە ئێمە گەورەتر ئەوە تا کارەکرێ بۆی پەرلەمان نتوانێت کاری خۆی بکە پەرلەمان ئیفلیچ بکرێت ینی ئێمە لە پەرلەمان گەورەترین لە ڕاستیدا ئێمەش ئەو گرفتەمانەیە کە هەر سیاسێکی دڵسۆزی ئەم وڵاتە هەر خەڵکێکی پەروەردەی دڵسۆزی ئەم وڵاتەکە پێوەی دەناڵێنێ ڕاستە پەنجەکانی دەستوەک یەکنین ئێمە لە هەموو لە یەکێتی مامۆسایان ڕەنگە بیرکردنەوەمان وەکو یەک نەبێت بەڵام ئەمڕۆ کۆی دەنگەکان لەسەر ئەوە بۆ هەمووی پشتگیری مامۆسای کرد من بە ئەمانەت ئەم قسەیەگەێنم تەنانەت ئەو لقانەی کەمانیشان نەگرت بوو سەرۆکی لقەکان
پشتگیری مامۆستایان دەکرد و زۆر پێداگریان لەسەر داواکاریەکانی مامۆستایان نەکرد بەڵام ئەوە واقعی حاڵە لە هەرێمی کوردستان دەگوزارێت یعنی بەڕاستی من کەم خۆم پیشاندان هەیە وەکو شخصی خۆم کە نەبێتە بابەتێکی ڕکلامی کەم خۆ پیشاندان هەیە لەگەڵ مامۆستا شان بەشانی مامۆستا نەوەستا بم بەڵام لێرەدا پێویستە لەمە دوا قسەی جدی بکرێت بەرپرسانی لێ ئاگادار بکرێتەوەی ئەمڕۆ کردمان لەگەڵ بەڕێز کاقوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت خۆی فەرمووی وتی من زۆر سوودمەند بووم بەم وتانە کۆمەڵە وتە هەبوو نەمبیست بوو و سوودی لە دەبینم بەڵام ئەوەی کە بە دڵی ئێمە نەبوو بەداخەوە نەتواندرا هیچ بڕیارێک کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بکەین کە بتوانین مژدەیەک بە مامۆسایانی خۆمان بین هەرچەند لە بەرامبەرا داوامان لێکرا کە مامۆسایان بکێشینەوە بۆ هۆڵەکانی خوێندن بەڵام پێم وایە ئەمە داواکاریی قورسە ڕەنگە یەکێتی مامۆسایان نەتوانێت ئەو کارە بکات ئەگەر مافەکانی مامۆسایانی پێدابین نەکرێت. بەڵێ بەرام مستەفان دامە سکرتاریەتە یەکێتیە مامۆستایان کوردستانی لە ستودیۆ مەلباژێر هەولێرێت گەلمەدا بوو گەلەک سپاس بۆ شرۆڤێنتە.